من نازانم بۆ چوونی یەکێتی چیە چکاوە من ڕێی خۆ بۆ چوونی خۆما دەم من پێم باشە هەموو ئەو گرفتانەی هەندە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان بە شێوەیەکی بە دیالۆگ بە ئاشتیانە چارەسەر بکرێن و بێگومان ئەو داوایش کە تۆ باسی دەکەی ینی دراسە دەکرێت کارێکی باشە بەڵام ئایا دەکرێن ناکرێت من جارێ نازانم ومێت دەکەم ینی هەوڵ بدرێ کە ئەو گرفتانە ڕێگە چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە چکە بۆ شێوەیە تەنیا یەکلایەن نییە تەنیا دوولایەن نییە زیانی پێگا بەڵکو هەموو خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان زیان پێگا بۆ گەڕان بە دوای ڕێگە چارێک کارێکی زۆر گرنگە خۆ خەڵک شەڕ ناکە شەڕی ناوە خۆ هەندێک هێزن شەڕەکەن ئەو هێزانش کاتێک بڕیارەدن دیارە توانایان هەیە شەڕکەن بۆیە شەڕەکەن خەڵک بۆ شەڕەکە خەڵک شەڕی ناوێ خەڵک ئاشتی دەوێ خەڵک برایەتی دەوێ خەڵک پێکەوە ژیانی دەوێ بەڵام هێزێک یان ناوەندێک کاتێک بڕیارەدا دیارە لە خۆی ڕابینێ بۆیە بڕیاری شەڕەدا گرنگەوێ ئەو هەڵومەرجەی ئێستا هاتوۆتە لە ئارادا و ئێستا لە ئارادایە زۆر مەترسیدارە تا دێ فشارەکانی تورکیا تا دێ هەژموری تورکیا لە هەرێمی کوردستان بە بیانووی بوونی پەکەکە بەهێزتر دەبێ و ئەو هەژمونەش من بە کاتی نابینم بۆ نمونە هێزەکانی تورکیا کاتێکە دێنێرە تەنانەت ئەگەر پەکەکەش نەبێ ناکشێنەوە ڕەنگە ئەو کاتە مەرجیتر بە هەرێمی کوردستاندا بسەپێنن بۆیە دانیشتن و گفتوگۆ و بە تایبەت حکوومەتی هەرێم پێویستە زۆر باش ئەو بابەتە لەبەرچاو بگرێ و ڕێگە چارە بدۆزێتەوە من بە باشی نابینم بە گونجاوی نابینم یەکێتی و پارتی و پەکەکە و ئەوانە وەرن با دابنیشن بۆچی ئەوانە دابنیشن حکوومەتیە ئەبێ حکوومەت ئەو ڕێگە چارە سەرە بدۆزێتەوە و ئەبێ حکوومەت لەگەڵ پەکەکە لەگەڵ تورکیاش لە گفتوگۆ دابێ هەم بۆ ئەوی بە تورکیا بگوترێ ستۆپ ئەوە هەمیش بە پەکەکە بگوترێ ئێوەش ئەبێ ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان سەروەری خاچی هەرێمی کوردستان و عێراق بکەن ئەبێ بەو شێوەیە بێ